هەندێک بابەت هەیە یاخود هەندێک هوەر هەیە کە ئێمە ببینین سەرسامە بین ناتوانین ینی خەیاڵمان ئەوەندە خۆڵکەینەوە لەسەری کە چۆن کراوە چۆن دروست کراوە ئەمانەش گەنجانی کورد بێگومان باڵادەستن تایە. نەخشاندنی وشە بە تابلۆی هوەری ئەمە بابەتێکی نوێیە کە هوەرمەند عەبدولباری عەبدولخاڵق خۆشنووسە وا دەتوانین پێ بڵین وێنەکێشیشە ئێستا چونکە هەردووکی تێکەڵ کێش بووە لەگەڵمانە لە ستۆدیۆ زۆر بەخێر بێ کاک عەبدولباری بەخێرهاتی ئەم بەیانی لەگەڵمانی بەردەوای هیچ شتێک بڵین ئەم تابلۆی کە هێناوتە تابلۆیەکی زۆر سەرنجڕاکێشە زۆر زۆر جوانە پێم باشە وەسفێکی کارەکەی خۆت بکەیت کارەکەی تۆ چییە وەکو هونەرمەندێک؟ ئەمن سەرەتا بەیانی بینەران و بەیانی ئێوەش باش سەرەتا ئەو تابلۆی کە دروستم کردیا هوەری گرافیک لەگەڵ هوەری خۆشنووسیدا تێکەڵاوم کردیا نزیکی 19 شاعری کوردم تێدا بەکارهێنایە باشە ئێستا لۆ نمونە هەموو شتەکان یعنی ئەو شتانی کە ڕەشن بە سێبەر هینایتم و ئەو شتانی کە مەسەلەن ڕوونن بەخەت لەسەر نووسیوەتەوە سەد شێوەی خۆی دەدا تەنها بە دوو ڕنگ دەکرێت هوەری گرافیک ئەوەیە کە بە دوو ڕنگ دەکرێت جا ئەوی شەی کە کردومە ئەوەندەی کە من بینی بم من لە شەرق ئەوسەد شتیوام نەدیوە تەنها ئەو فکرێک بوو کە لە بۆ ماتوو ئیتر من ئەمە بزانم فزولی ئەوم هەیە بزانم ئەم فکرەی کە بۆت هات لە چیەوە هات کە کارەکەی تۆ هوەرەکەی تۆ زۆر دانسقەیە ئەم فکرەی تۆ لە چیەوە بۆت هات چی بەمێشکت هات؟ خۆم ئیش لەسەر تابلۆی یعنی تابلۆی مۆدێرن دەکەم تابلۆی مۆدێرن یعنی ئەوە ناکە بە شێوەی کلاسیک بینوسی وەکە ئەو خەتاتانی کە لە هەولێر و جیهان هەن بە شێوی کلاسیک شت دەنووسن و لەسەر قەواعیدی خۆی نە ئەمن هەستایمە یعنی تابلۆیەکانم تێکەڵی هوەری یعنی غەربی کردیە هوەری ڕۆژ ئاوایی کردیە بەخۆی ئەمە شتێکمان هەیە ئەگەر لە ئەدەبدا لە هوەردا لە هەموو ئەو شتانەدا ئەمە تەکنیکی ڕۆژ ئاوایی بینین لەگەر ڕۆژهڵاتی تێکەڵاوکەین شتی زۆر زۆر ڕاقی یعنی بیکوردێنین بەڵێ بە تەکید بیگونجێنی ئەو گونجانە زۆر گرینگە کاتێکەمە دیگونجێنین لەوحەی حروفیاتی لێ دروستەوەی پێ دەگوترێت لەوحەی حروفیات لەوحەی پیت جا لەوەوە ئەم بەخۆم ئیشم وە زۆر ئیش لەسەر ئەو بابەتانە دەکەم ئیدی ئەو فکرێم لێ بۆ هاتوو گوتم با تێکەڵاوی ئەو تەکنیکەی ڕۆژ ئاوایی بکەم کە عەبدولباری خۆت خۆشنووس وایە تابلۆ کێشیشی یان ئەمە یەکەم ئەزمونتە نا تابلۆ چێژنیمەوە یەکەم ئەزمونمە کە دروستم کردی بەڵام دەبێ ینی سەقافەی تابلۆشت هەبێ ڕۆشنبیری وانیا تۆزێک بابەتێکی لێ بزانیت چونکە بابەت ئەوەی کە دەبینین ئەم تابلۆی تابلۆکی زۆر جوانە ینی وەک ئەوەی کە وێنەکێشێکی بە ئەزمموی چەندین ساڵ دروستی کردبێت ئەم بخۆم لە پیجدا پیجەکەم هەیە لە ئینستاگرام لە سوۆشال میدیاوانە خەڵک دێتە لام دەڵێ کاکە ئەو ڕسمم بۆ دروستکات دەڵێ من وێنە چێژ نیم نامەوێت حەقی کەسانی تر خۆ حەقی کەسانی وێنە چێژ بخۆم چونکە ئەوان بە شێوکی ئەکادمی دەیکەن ئەمش بە شێوکی ئەکادمی خەتخۆشی دەکەم یعنی ناکرێ ئەم من حەقیوانیش بخۆم و بە شێوکی نا ئەکادمی وێنەکەیان لە بۆ دروستکەم خۆ دەزانم هەندێکی ئێستا کەوەکو دەیبینن بەڵام نەمکردە بزەڵت ئیختصاسی خۆم لە بەهندێ بەس ئیش لەسەر خەتاتێکی دەکەم ئیش لەسەر خۆشنووسێکی دەکەم زیاتر خونداوەتەوە باشە ئەمە خولیایە یاخود ینی خوێندنە و ینی بابەتێکی تایبەتە ئەبێ بخوێنیت لە جیهان هەیە یان چۆنە؟ ئەم بخۆم زۆر ئەو قسەی دەکەم بە هیچ شێوە هیچ شتێک لەسەر ئەم دنیاە بەهرە نییە هیچ شتێک ئەوە نییە کە خوای گەورە لە سەرەتای ژیانتەوە پێت ببەخشی حتا دڵخۆشیش یعنی هەر هەموو ئەو بابەتانە ئەوە شتەکە پێویستی بە ئەکادیمی بوونە پێویستی بە خوێندنە پێویستی بە فێربوونە ئەم کاتێک دەستم بە خۆشنووسی کرد یعنی دەستخەتمەوە خۆش نەبوو لە ڕاستە باشە بەڵام لەگەڵ مامم کە گەورە خۆشنووسی جیهانی ئەحمەد عەبدوڕەحمان ئەربیلی کە ئێستا لە جیهان ناوێکی زۆر گەورەیە لە بواری خۆشنووسیدا لە هەولێر ئەم بەهۆی مامەوە حەزم کەتە سەر ئەو خەتە ئیدی لەگەڵ ئەو دەستم پێ کرد و بە تەواوەتی فێربووم نا بە تەکید هوەری خۆشنووسی ئەکادیمیە یعنی دەوێت بخوێنی باش کاک عەبدولباری ئەوەی لەو تابلۆی دەبین ئەو دابشکاریانە بە تایبەتی لەسەر ئەمە کە سەر و ڕیشی دیارە هەندێک سێبەر هەیە هەندێکی دیکە نووسینە
شێوەیە ڕیشت بۆی دروست کرد ئەمان هەموو شعرە وایە بەڵێ بەڵێ هەموو شعری شاعران شعرە 19 شعر هی ئەو شاعرانە چێن کە شعرەکە شعری وەفایە شعری مامۆستای بێخودیە شعری مەحویە شعری ناڵیە هەموو ئەو شاعرانم تێدا بەکاریدا شاعرانی کورد لە یەک وێنەدا کۆبیتەوە ئێستا بۆ نمونە یان دەتوانی بخوێندرێتەوە زیاتر ناتوانانی خەتات دەتوانانی بخوێنێت یعنی ئەو کەس شارەزابی لە هونەرەکەدا بەڵام لە بۆ خەڵکی ئاسایی ناتانن لۆ چونکە زیاتر خەت لە بۆ ئێستا حالی ینی لەو سەردەمەی خەت لە بۆ جوانی بەکاردێ لە بۆ شتێکی خوێنەوە بەکار نایە بۆ منە لەسەر شتەشیەوە ئێستا ئەوە وێنای مامۆستایەکی ئاینە لەسەر مەندیلەکەی شعرەکەی مەحوێن نووسیە وەکو ڕۆژ ئەو مەهە لەو دوورە دەرکەوت کە بەسەر پێغەمبەریە نووسیەوێتی مەحوی ئەها وەکو ڕێزگرتنێک لە مەندیلەکەی ئەو مامۆستا ئاینیا یعنی ئەوە کودری شوێنگرەوەی پێغەمبەریە هەر شعرەکەشم بەسەر پێغەمبەری داهینایە مەندیلەکەیم لێ دروست کردیا دووبارە شعرەکەی وەفایی وەکوونەی کونکونە جەرگم لە تاو هیزرانی تۆ بۆیە ئەوە ژیان هەر بەسەر پێغەمبەریە شعری وەفایی تقریبا لەسەر لای دڵ و سینگ و ئەوانم کردێ کە تعبیرە لە جەرگ و کەساتێکە ئاینی هەوڵت داوە دقەکەش یەکگر بێ لەگەڵ کەسات باشە هەر لایەی شعرێکە یاخود بەش تێکەڵ بووە نا بەش تێکەڵ بووە بۆ منە ئەوەندەی شعرێکە نیچوانی شعرێکە لەکوێ ینی بۆ مەندیلەکەی باشە لەکوێ دەستی پێکردو بکوێ لە لای ڕاستەوە تا چەپ شعرێکە ئەلێرەوە لێرەوە دەستی پێکردو هەتا ئەمبەر لە لای ڕاستاوەکو چەپ ها وەکو نووسینی کوردی چی و بەکارهێناوە بۆ چ بۆیە کە بەکارهێنا ئەو مەتریاڵانە چین کە بەکارێنی لەسەر ئەوە بۆی ئەکریلیکە بۆی ئەکریلیک پێی بەکاردێنم باشە بە قەڵەمی قامیژ نووسیمە ئەو بۆی ئەکریلیکە بخۆی لەبەوە بەکاردێ کە بە فڵچە بەکاری بینی بە فڵچە زۆر ئاسانترە بەڵام هەرچی قەمیشە چونکە ئیشی خەتاتی زیاتر لەسە دەکەم ئیشی خەتاتی بە فڵچە ناکرێ ناچار و مەسەری قەمیشەکەم گسکۆ کردوێتەوە اینجا بە قەمیش لەسەر نووسیەوە تەواانە گە بە قەمیش بنووسی زۆر سەختە بۆ نمونە ئەگەر بە فڵچە بینوسی لەوانەیە بەشی سێ پیت بکە بەڵام بە قەمیش بەشی یەک پیتیش ناکە یعنی ها زۆر هەڵ ناگرێت حبرەکەی ینی زۆر مادی بۆنی زیاترە بۆ تابلۆکی ئاوا چەند کاتت دەوێت تا تەواوی دەکەیت ئەم وەکو خۆم نزیکی 2 هەفتە زیاتر ئیشم لەسەر کردیە بە بەردەوامی ڕۆژانە کاتێک دەچمە ئیش شەوەکەی دێمەوە شەو هەتا درەنگ ئەم لەسەر تابلۆ نووسین و تابلۆ دروستکردن چونکە یەکەم ئەزمموی شت بوو نەبوو هۆکارلۆی کە 2 هەفتە پێ بچێ ڕەنگە ینی لە تابلۆکانی داهات و بتوانانی بە خێراتر دروستی بکەیت نا پەیوەندی بەوە نیە چونکەەوە زۆر وردی تێدا بەکارهاتی ئەگەر تابلویت کەش دروستکەمەوە بێگومان هەر ئەوەندە پێدەچ پێش وەختە سکێچەکە دروست کرد بوو بەڵێ بەتاکیت اینجا هاتی شعرەکان بەتاکیت چونکە ئەگەر ئەمە سکێجی دروست نەکەم ئەمن فکرم لەسەر نووسینەکەی بیان فکرم لەسەر سکێژەکەیوی باشە ئەوەی کە دروستت کردووە یەکەم کارتە ئەتوێ بەردەوامبی بەڵێ بەتاکیت کارەکەت وەکو خولیایەک بەکارێنی تەنها بۆ حەزی خۆتیان ئەتەوێ وەکوەوەی کە من یا مەڵم حەزەکەم ڕاستمێکی من پۆترێتێکی من بە شعر بنەخشێنی ئەم کاراکە یاخودنا بەڵێ بەتاکید وەرەوەکو باسم کرد ئەم پەیجەکەم هەیە خەڵک دێ داوام لێ دەکا من زۆر بازرگانی لەسەر پەیجەکەەوە ناکەم لێ هەندێک کەزێ دەرێ ئەرێ تابلوی دەفرۆشی ها یعنی هیچ شتێکی بازرگانیم لێ بشی بکەی مافی خۆتە مافی ئەو توانە و بەهرەیەکە هەتا بەتاکید وایە کە ئێستا بەرداوام و زیاتر هەر بۆشە تقریبا تەشجیع دەم تۆزەک کە بەرداوام بم خەڵک دێ مەسەلەن داوای شعرێکی دڵخوازی خۆی دەکا بە خەتاتی لە بۆی بنووسم یان ئەوە یەکەم کارمە ڕەنگە لە داهاتوودا بڵێ کاکە پۆرتریتی چ خۆم بۆ بشێشە یان لەگەڵ هونەری گرافیکدا تێکەڵای بکە زۆر ئاسایی شتانە دەکرێت باش بۆ تابلۆیەکی لەم شێوەیە کاتی زۆرە دویستووە 2 هەفتە دویستووە بەڵام بۆی کە بتەوێت چەند تابلۆیەکی دیکە ئامادە بکەیت و پێشەنگەیەکی گەورە بکەیتەوە و هونەرەکەت کە وەکوتت لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاستانیە بتەوێت بیکەی بە کارێک دەنگ بداتەوە و دیار بێ و خۆت پێشەنگ بیت لەم بوارەیە بەنیازی هیچ پێشەنگایە بکەیتەوە شتێکی لەو جۆرە لە پلانتا هەیە لە ئێستادا ناوەڵە نیازم نییە چونکە دەمێت زیاتر کارەکانم ینی چۆن دەڵی داهێنانی زیاتری تێدا بکەم ئەوجا ینی خەڵک ئینترێستەکی زۆر باشی ینی خەڵک حەزەکی زۆر باشی لە بۆ ئەو ئیبداعانەم هەبی
ئەو دوای پێشانگایکی بکەمەوە خەڵک بە جۆش و خڕۆشەوە بە جۆش و خڕۆشی زیاترەوە بن. باشە ئەمە وەکو ئاماژت بێت ئەمە یەکەم تابلۆی تۆیە کە بەم شێوازە دروستت کردووە. بێگومان فکرت هەیە لە داهاتوو تابلۆی چێ و چێ بکێشی وایە وەکو کەسایەتی یان لە خەیاڵ خۆت دادناوە بەنیازی بە هەمان ستایل بە هەمان دیزاین بە هەمان ڕنگ دروستی بکەیەوە یان ڕەنگەکان دەگۆڕی؟ نا ڕەنگەکان دەگۆڕێ زۆر ئاسایە لەسەر خواست یعنی مەسەلەن تۆ دەی دڵی کاکە تابلۆیەکم بۆ کێشە باگراوندەکەی ئەوە بێ نووسینەکە ئەوە بێ یعنی زۆر ئاسایە. هەندێک جار ڕەنگە داواکاری من وەکو تۆ لایەنە هونەریەکە لی نەزان داوایەک لە تۆ بکەم تۆ بیر دەکەی و ئەو داوای من ئەگەر جێبەجێ بکەی ڕەنگە تابلۆیەکە تۆزێک نەشاز بێ هەوڵ نادێ پێم بڵێ ئەمە باش نییە. بەتەکید نەفەری وا زۆر هەیە وەسەلەن دێ داوای شتی مستحیل دەکە شتەکە ناکری یاخود شتەکە ناشرین دەردەچی پێ دەڵم کاکە ئەوها بکەی جوانترا ئەو ڕەنگەی تێدا بەکاربیین یا ڕسمی ماڵەکەتم لەوە بنێرە تابلۆیەکە لەگەر ماڵەکەت دەگونجێنم یعنی ئەو شتانە زۆر هەیە و بەتەکید گۆڕانکاری تێدا دەکرێت. باشە ئێستا من لەم تابلۆی توێ ڕنگدانەوەی چەند بابەتێکە بینم شعری کلاسیک مامۆسایانی ئاینی ڕنگ و خۆشەویستیت بۆ نووسین و شعر و تابلۆ هونەر هەموو ئەم لایەنانت کۆ کردوتەوە پەیوەندی چۆنە لەگەڵ شارە کلاسیکەکان خۆت حەزە پێیەتی یان؟ بەڵێ بەتەکید بەخۆ زۆر لەناو شعری کلاسیشیوانم هەر کیفم بە شاعرانی کوردی چونکە شاعرانی کورد کۆڵەگەی ئەو زمانەنە کۆڵەگەی یعنی دامەزرێنی ئەو زمانەنە ئەگەر شاعران نەبێ لە هەموو میلەتێکدا شاعیر و ئەدیب نەبێ ئەو وڵاتە زۆر دواکەوتووە. الحەمدا ئەمەش لە بواری ئەدەب و هونەردا زۆر پێشکەوتون یعنی تا لە شەرق الئەوسەد ناماداوەتەوەکو مەولەوی شاعر لە شەرق الئەوسەد یەکەم بوو یعنی ئەمن کاتەگە هەواڵان دەبیستم زۆر دڵخۆشم و زیاتر جۆش و خڕۆشی شاعرانی کوردم دەداتێ و دەتوانم لە سەریان بەردەوام باش. کاک عەبدولباری تۆ گوتت بەنیازنی بجارێ بیر لەوە نەکردوێتەوە کە پێشانگا بکەیەوە لە ڕابردوو پێشانگای تایبەت بە خۆشنووسیت کردوێتەوە؟ نەخێر. بۆچی ینی ئەو بەهرە باشت هەیە ئەم توانە زۆرت هەیە بۆچی هەوڵت نەدا؟ لە داهاتوودا لە بەرنامەماندا تایبەت بە خۆشنووسی بەڵێ بەتەکید نەک تابلۆ. بەڵێ بەتەکید. باشە تابلۆەکەی دانانێ خۆ تابلۆیەکە زۆر سەنجڕاکێشەوە ئەنا هەر بخۆی کە خۆشنووسی دەکەم لەسەر کانڤاس تەبانەوە من لەسەر کانڤاس دەیکەم خۆشنووسیەکەش دایمە سەر کانڤاس و دەیکەمە تابلۆیەک ئەوجا لە پێشانگادا دەندرێت بێگومان ئەو کاتێک پێشانگا دەکەوێت هەر لەسەر تابلۆیە ینی لەسەر وەرەقە نیە عادەتەن خۆشنووسی کلاسیک و مۆدێرن هەموو ئەوانە لەسەر وەرەقەیە بۆ نمونە لەسەر وەرەقەیەکی مقەهەڕە تەبعانەوە بەدەست دروست کراوە بەهێلکە خۆش کراوە بە شەب خۆش کراوە هەموو تاوەکو حبر بە باشی بگرێت خۆی شێوازە کلاسیکێکە ئەوەیە لە دیوار دەدەی و ئەوانە بەڵام ئەمن هینایتم خستمە سەر کانڤاس یعنی وەکو شێوەکی هونەری ڕسم بەکاردێ و ئەو دەتوانم لە دیواری بدەم و لە داهاتوودا ئینشاڵڵا پێشانگای خۆم بکەمەوە. باشە دوایین پرسیارت لێ یەکەم هەمووەکو نازام پێشنیار بەیان شتێک بەیان خۆت بیرە لێ کرد بێتۆیش ئەم هونەرە تایبەت و جوانە کە زۆر یەکەگرێتەوە لەگەڵ ئەدەبیات و نووسینی کوردیە و مێژوویەکی دوور و درێژی کوردستانە بڕیار نەیاوە پۆترێتێکی لەو شێوەیە لەسەر قەڵای هەولێر لەسەر ناوچەیەکی ناودار لەسەر دیوارێک بکێشیت کە گەشتیارێکێت کەسێکی بیانیت سەرسام بێت بۆ کارە ینی هەر لەسەر کانڤازێک نەبێت قورسە ئەکیدم لەسەر کانڤاز قورسە بەسەر دیوارێکیان قورستر بێت بەتەکید وایە دەبێت دیوار سەقل بکرێت دیوارێک سمپارەی لێ بدرێ هەموو خۆش بکرێ وەکو تابلێکی لێ بکرێ اینجا لەستەری بێنووسم لە ڕاستیدا شوێنێکم دۆزیەوە لە هەولێر ویستم خۆشنووسی شتیوای لەسەر بکەم بەڵام بەداخەوە ڕێپێدان و شتیوای هەم پێ نەدا ئەگەر بەتەکید شایانی ڕێپێدانی بێگومان ئەگەر لەگەڵ بابرن دیزایانی شوێنەکە بگونجێ ئەمانە زۆر سپاس بۆ تۆ کاک عەبدولباری عەبدولخالق خۆشنووس با بڵێن تابلۆ کێشیش سپاس بۆ تۆ سەرکەوتوبی بەردەوام بی بە هیوای کاری باشتر و جوان بۆ ئێوەش بۆ بەرنامە جوانەکەشتان زۆر سپاس.